هەر بۆیە ڕای دەگەێنین کە سبەینێ 5 یانزەی 2023 ڕۆژی یەکشەمە لە بەردەم پەروەردەی ڕۆژاوا خۆپشاندانی جەماوەری ئەنجام دەدەین و پاڵپشتی سەرجەم ناڕەزایەتیە جەماوەریەکانی هەرێمی کوردستان دەکەین و هەر لە دەڤەری بادینان و بارزان و هەولێر و سۆران تا سەرجەم ناوچەکانی تری کوردستان و مامۆستایانی زانکۆ و پەیمانگاکان و مامۆستایانی وانەبێژ و دەرچووە دانەمەزراوەکان و سەرجەم فەرمانبەران هەروەها مامۆستایانی سەربەرزی بادینانیش پاڵپشتی خۆپشاندانەکانی سبەینێمانن وە لە هیچ سزایەک ناترسین لەبەرەوەی وەکو مامۆستایانی وانەبێژ ئێمە چەندین ساڵە سزا دەدرێین ئەوەی ئێمە بەردەوامیمان پێداوە سزادانە بۆیە ئەم هەوڵە پاک و خاوێنە دەپارێزین ئەمەیان هەمومان بەیەکەوە گرێدراوین ینی داواکاریەکانی مامۆستایانی زانکۆ داواکاریەکانی مامۆستایانی میلاد داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژان ئەمانە هەمووی بەیەکەوەیە پێویستە هەمووی بەیەکەوە جێبەجێ بکرێ بە پێ و زانیاریانەی دەستێمە کەوتووە لە یونسکۆوە هەرێمی کوردستان بە یەک پاکێج لایەن نێودەوڵەتی یونسکۆ حسابی بۆکرێ ئەگەر بکەوێتە مەترسیەوە هەرێمی کوردستان پرۆسەی پەروەردەی بە یەکەوە کەوێتە مەترسیەوە